جەنان شاکر کچەکە ئێزدە و خەڵکا گوندێ سرشکایە لە سنوورێ قەزا تڵکێف لەسەر شیانێ خۆ پەرتۆخانەیەک ڤەکریە کو ئێکەم پەرتۆخانەیەش بیجووریە لە سنوورێ هەردوو قەزایەن شێخان و تڵکێف و کچەک بڕێوە دەبات. من دبیا ئەس خدمەکێ بۆ خەڵکی منتەقێ بکەم سرێچکا و گوندن دوور بەر هەمووی من فکرا مەکتەبێ يعني هەلبژاردش بەرگوەز بینیم کتاب گەلەکە گرنگە بۆ پێشکەفتنا مرۆڤی و مشتەمەعی هەکە مرۆڤی خۆ پێش ئێخزدێ مشتەمەعی خۆشی پێش ئێختن و مەگەلک هژمارەکە خوندەوارە المنطقی وا هەی مەگەلک هژمارەکە کوتابە و نویسەر ینی المنطقی هەیە پێدوی بوو مەشروعێکی هۆسایکی هەبا خدمەتاوان کردبە من ئەف مەشروعە بەکرد دەستپێکی ئۆنلاین بوو 2019 بەر وەضعی کۆرۆنا بوو بەس ئۆنلاین من فرۆت ڕۆژانە خوێنەر و خوێندکارین ڤاندەڤەرە سەردانە vê پەرتۆخانە بچووک dikan ji bo xwandinê. مەگەڵە حەزا خواندنێ هەبوو بەرینۆکە بەلێ چوو دەرنەبوون ئەم بچینێ بەلێ پشتی سەجانان ئەف پەرتوخانە ڤەکەری مەگەلێک ئەم شەجاعەت بۆمە هەبوو ئەم پەرتوکا بخۆنین و شانازیە بۆمە و ئەم سوپاسیا سەجانان بکەین بۆ مەگەلێک یاب زەحمەت بۆ ئەم کتابە بدەستخۆ بینین و ئەم بخونین ئەو تشتێمە ببێتن ئەم نۆکە تینە هێرکە ئەم بێ بەرامبەر و گەلک سەهالیشە کتاب دەستمەتکەون ماچی کتاب ببێتن ئەم قارین هێرکە بخونین فکرنا vê pertokê gelek çavêjînê giring û hatiye vekirin li vî gundî. Ewlen ji ber ya êkê ku êkemîn gundê yimkin ser mistewayê qeza Tirkiyeyê pertokxane li hatiye vekirin û ya duê işinayê keçikekê ve jî. Ya giringa em dibêjin rojana qutabî rewşenbîrên me têne hêra tên dixwînin. Li pertokxana Cenanê pitirî 1500 pertoka heyne û hêvî xwaza bi piştevaniya piştevanên bizeva rewşenbîrî li ayînda vê pertokxanê berfirehtir lê bikat. Li ser astê du qezaya xwîner û hejîkerên xwandinê qesta vê pertokxanê dikin ku li gundekî ye. Ew jî ji keçekê ve hatiye durustkirina xwebexşana pertoka deta xelkê ji bo xwandinê û piştevaniya astê xwandinê. Şirwe Xedir Kursad News Gundê Sirêşka.